خاڵێکی تر باش نییە کە چوینە سەر ئاو هەر شتێک کە حورمەتی هەبوو ڕێزی هەبوو یان ناوی خوای تێدا بوو بیبێ لەگەڵ خۆتە بەناو سەراو یعنی بۆ نمونە قاقەزێک لە جیرفانتە ئاەتێکی تایە دروست نییە بیبێتە سەراو ناو ئەڵڵا ناوەکانی خوا لە جیرفانتە دروست نییە بیبێتە سەراو هەر شتێک کە حورمەتی هەبوو لایق نییە و جائیز نییە لەگەڵ خۆتە بیبێ بۆ سەر ئاو چونکە ئەو شوێنێکی پیسە شەیاطین تێیدا کۆ بێتەوە بۆیە ناوی خوای گەورەش عەظیمە نابێ ببرێ بۆ سەراو ئللا ئەوانە نەبێت کەوا ئێستا هەندێ عملە و پارە هەیە بۆ نمونە سوورەتی قول الله أحد تایە یان ئاەتێکی تایە ئەمە مما عم به البلوى پارە لە جیرفانە یعنی قورسە بەڕاستی تۆ لە چۆ دایانیت عولەما فەرمون ئەوە بۆ ضرورەتە دەستی لێ نادێ با لە جیرفانە دەبێ قەینا چونکە ڕەنگە لە شوێنێ دای بنەی بیدزن ڕەنگە لە شوێنێ دای بنەی بابێ بیبات و هەڵی کات لێت بزر بۆیە بابەتی پارە لە جیرفانە بێ ئینشاءڵڵا عوزرت هەیە بەڵام قاقەزێکە یان کەسێک قورئانێکی پێیە بچکۆلەیە لە جیرفانێتی دایمای خوێنێتەوە کە چوویتە ئەو سەراو ئەو شوێنانە لە جیرفان داینە چونکە ئەوە حورمەتی هەیە کەلامی خوای پەروەردگارە دروست نییە